ئەی خاکم بەسەر دوا گوتم چارەکێکم ماوە. السلام عليكم. كاغربا هاتووە؟ ناوەڵە کەسەنێن. ئەی کرێکارەکان هیچیان چۆن تاسە ناتوون؟ من بەو بەلە بڕوسکەیە ئەزانێ چۆن بەڕاکردناتم؟ نوزانی ئەو ڕۆژمەیە. بەڕاستە؟ والله. ئەی خوایەکیان من چەند کێژم. ئای من چی کرد؟ باشە سوپاس. بێژنی چۆن سەری لێ تێگیا؟ ئەم ڕۆژ لە ماڵ نییە تا ئێوارە بێ ئاوە بێ.